لە جۆری ترش و شیرین و مێخۆشی هەیە وەرزێکی تەواو و نازی ئەکێشرێت. هەنار شای میوەکانی وەرزی پاییزە جگە لە تام و جوانیەکەی لە ناوکەکەیەوە هەتا تێکوڵەکەی سوودی تەندروستی خۆی هەیە. ساڵەخانی لالە ڕەشە سوورە هەنار و مەلەسی باشترین جۆری هەنارن و بەگشتی لە هەڵەبجە بەرهەم دەهێنرێن. باشترین جۆری هەنار هەناری ساڵەخانیە، ئەو هەنارەیە کە لە منتیقەی هەڵەبجە بەناوبانگە و ئێستا وای لێ هاتوون لە دەروی وڵاتیش بەناوبانگە. ئەوە باشترین هەنارە بۆ ئەم منتیقە هەم لە تامە هەم لە ڕەنگە هەم لە توێکەوە. ئەگەر سێرێ بکەین کۆمەڵێک هەناری ترمانەی پێزەستورە سێرەکەی تام و چێژێکی وای لێ هەر توێکەوە. بەس هەناری هەڵەبجە هەم ئاودارە هەم شتێکی زوو ڕەسە، شتێکی زوو ئەدا بەدەسۆ. لە کۆندا وتراوە هەنار تا باران لێی نەدات خۆش نابێت، بەڵام لە ئێستایە پێش ئەوەی باران ببارێت دەکەوێتە بازاڕەوە و کڕیاریشی هەیە. جاران وتراوە کابرا دەبن هەناری بووە، کابرا مەسەلەن باغدار دوو گوێ درێژ هەناری بۆی هێناوێتە سەر جادە هەر بە گوێ درێژ، ئێستا بە لۆریش بۆی نایەتە سەر جادە. جاکە ئەو کە بۆسێ تا باران ئەبارێ فریای ناکەوێ هەمووی ئەتەقێ و خراوێ بەدەستیۆ. منیش ئەڵێم لەگەڵ ڕاوەکەی توام باران تا هەنار تا باران لێی با تام و چێژێکی خۆشیە، بەڵام تۆ بێ حسابیەوە بکەی ئێستا لەخوا بەزیادێ کابرا لە باتەوەی 10 بن هەناری هەبێ 10,000 بنی هەیە، کابرا لە باتەوەی 100 بن هەناری هەبێ 5,000 بنی هەیە، هەتاوەکو لێ کات و ساقێ کات و ئیباتە بازار ئەو کاتە سێرەکەی 4 دۆنی تەقیوە و گەنیوە دۆنێکی برێتە بازار. جوتیارە نمونەیەکەی هەڵەبجە کە هەمیشە دەست پێشخەر بووە لە برەوپێدانی باخەکانی هەنار باسی ڕێگایەکی نوێ دەکات بۆ پاراستنی لە وەرزی پاییزدا. کۆگایەکی دروست کردووە و ناوی ناوە بەڕادی کوردی. هەناری منتیقەی کوردستانی خۆمان ئەگەر بێت و لە مانگی 10 بۆ مانگی 11 نەفرۆشێ لێی نەکەینەوە کەش و هەوایەک بێت بەسەرا تێکچێ ئەو هەنارە توێکڵی تەن کە ئاودارە ئاتەقێ و ئەگەنێ و خەبێ بەزەرە بەسەر کابرای ساحەبی. بەڵام ئەگەر بێت و ئەو بیرۆکانەی کە من تقریباً 5-6 ساڵە بڵاوێکەمەوە کە با ئێمە بەرومەکانمان لە عەرزۆ نزیک بێ لەبەرەوەی لەو سەرۆ زوو پێ بگا. بۆ نمونە لە مانگی 11 سەرما و سۆڵەیەک و ئەمانە دەست پێەکە ئەگەر لە هاوینا گەرم بێ شوێنەکەی لە مانگی 12 پێگا یا لە مانگی 11 پێگا. بەس ئەگەر هەر لە بیدایەتی هاوینەوە ئەم هەنارە چەتری بێ و لە عەرزۆ نزیک بێ لە مانگی 10 پێگا. جا بۆیە من دایم لە تۆڕە کۆمەڵایەتەکان لە تەلەڤیزیۆنەکان لە پەیج و فەیسبووکانی خۆمەوە دایم هاوارەکەم لەو خەڵکە با ئێمە ئەو لقە چەتریانەی کە گوڵی بەهارە ئەگرن و پێشەکەون باڵقەکان نەبڕی. چکەگەر ئەو لقە چەتریانەمان بڕی ئەو کاتە سێ گوڵ خوای گەورە سێ گوڵی داوە بە ئێمە، گوڵی بەهار، گوڵی ناوەڕاست، گوڵی پاییز. ئێمە ئیسفادە لە گوڵی پاییز ناکەین. ئەو گوڵی ناوەڕاستش بۆ کەی ئەچێتەوە بۆ مانگی 11 ئەو کاتە مانگی 11 بارانێک و سەرمایە گەڵەکە لە باتیوەی هەنارەکان بەرینە بازار ئیسفادی دەکەین، بەڵام سەرەکەی بەدارەکانەوە ئەتەقێ. بەڵام ئەگەر هاتوو ئێمە هەڵساین کەشێکمان ڕەخسان وەکو ئەم کەشەی کە ئێستا لە پشتی منۆیە. من ئێستا ئەمە ساردکەرەوەیەکی کوردیە، ئەمە خۆم بە بیرۆکەی خۆم 4-5 ساڵە لەسەری هەناردانێم تا 200 بۆ 300 تەن هەنارەکەمە ژێر ئەم ساردکەرەوەیە ئاوێتە خوارە و فێنکیە کوشەیەکی بۆ دروستەکەم بۆ ماوەی 3-4 مانگ ئەم هەنارە نەتامی تێکەچێ و نەتوێکڵیشی تێکەچێ. ئەگەر بێت و ئەم کەشەی بۆ نەڕەخسێنم ئەو کاتە هەنارێکی توێکڵ ڕقی وشکۆ بوو لە ئەلوەکانیشا پارە ناکە. وەک هەر کارێکی دیکە ژنان جێدەستیان لەسەر ئەم میوەیەش دیارە، ناهێڵن هەنارەکان خراپ ببن و دەیکەنە ڕوو بە هەنار و دەیفرۆشن. ئێمە پێش ئەوەی هەنارەکان شەق ببەن و بڵێن بگەنێن و خەسار بن ئەیکەین بە ڕوو بە هەنار هەموو ساڵێک بە تایبەتی لە کاتی پاییزە. ئەم کاتانە خەریکی ڕووبانارە بین کە ڕووباناری ترشمانەیە مێخۆشمان هەیە. ئینجاکە جاری باشەیە هەنارە ترشەکەدا ئەوەرێنین وشکیەکەین بۆ ترشا و شلە و شتی وایە وسا خواردویانە پێشخۆمان ئەوەش بەکارێنین ئێستا حالێن هەر هەمانە زیاتر بۆ بازاڕیشمانە خەینە بازاڕۆ.
بۆ فرۆشتن زۆر بکەین بۆ بازاڕمانە سەحالیان خەڵک زیاترێت بۆ بازاڕی ئەکات چکە ڕووبە هەناری هەڵەبجە بە ناوبانگە چێ بۆ هەموو شوێنەکانی کوردستان لە هەندێک شوێن پاش کوتانی ناوکی هەنار وەک ترش بەکاردەهێنرێت توێکڵەکەی وشک دەکرێتەوە و لەگەڵ ئاوی گەرمدا بۆ چارەسەری هەوکردن سوودی لێوەردەگیرێت توێکڵە سپێکەشی ئازاری گەدەکەم دەکاتەوە بەهۆی بوونی ڕێژەیەکی زۆر لە مادەی ئاسن و دژە ئۆکسانەکان ئاوی هەنار وا دەکات پێست بە گەنجی بمێنێتەوە و فشاری خوێن و کێشی جەستەش دادەبەزێنێت